taking donations from the NRA. Shame on you. لەم چەند ڕۆژی ڕابردوو هێندەی بەشداری خوێندکاران لە سیاسەتدا بەدی دەکرێت لەوەتای شەڕی ڤێتنام شتی ئاوان نەبووە. ئەوان داوا لە واشنگتن دەکەن دەست لە کارێک بدات. کارێک دەکەین، ئێمە شتێ هەر دەکەین. سەرۆک ترامپ داوای لە کۆنگرێس کردووە بە دوواچوونی ورد لەسەر ڕابردووی ئەو کەسانە بکرێت کە چەک دەکڕن. ئاستی کەمترین ڕادەی تەمەن بۆ کڕینی چەکی نیمچە ئۆتۆماتیک بەرز بکرێتەوە و ئامێرەکانی دەبنە هۆی تەقینەوەی خێراتری گولە بربەند بکرێن. سەرۆک ترامپ هەروەها داوا لە قوتابخانەکان دەکات ڕێگە بدەن مامۆستاکان چەک هەڵگرن، ئەوانەی کە ئەگەر قوتابخانەیان کەوتە بەرهێرش وڵام بدەنەوە. بۆچی ئێمە فڕۆکەخانەکانمان، بانکەکانمان و بینا حکوومیەکانمان دەپارێزین، بەڵام قوتابخانەکانمان ناپارێزین. کاتی ئەوەیە کارێکی وا بکەین قوتابخانەکان وا بە ئاسانی نەبنە ئامانجی هێرش بەرات. ئێمە ئەوانمان لە قوتابخانەکاندا ناوێت. مەسەلەی چەک هەڵگرتن لەلایەن مامۆستایان پشتیوانی بەهێزی لەناو لایەنگرانی چەک هەڵگرتن هەیە. هەرچەندە یاسانوێکان ئەوانەی هەڵگرتنی چەک سنووردار دەکەن پشتیوانی لە مەسەلەیە ناکەن. ئەنجومەنی نیشتیمانی چەک ناسراو بە NRA دەڵێت دەکرا پێشی ڕوودانی کارەساتی فلۆریدا گیرابە ئەگەر کاربەرستانی خۆجێیی و فێدراڵ سرنجیان خستبا سەر چەندین هۆشداری لەسەر تەقەکەری گومانبار درابوو. ئەم پیاوە شێتە هەرگیز نەدەبوایە تۆنای کڕینی چەکی هەبوایە، هەرگیز. دایکان و باوکان بەشێکن لە ئەندامانی NRA. ئێمە منداڵەکانمان لە هەموو کەسە دەبینین. ئێمە قەت نامان هەوە جارێکی تر شتی ئەوە ببینەوە. چاکەڵگرتن لەلایەن مامۆستایانەوە لەلایەن فەرماندارانی ویلایەتەکان بە کۆماری و دموکراتەکان و هەروەها هێندێک لە مامۆستاکان ڕەتدراوەتەوە. لە ناو پۆلەکە نامەبەستم ئەوەیە من منداڵێکی 7 ساڵیم هەیە. پێم خۆش نییە ئەو بچێتە پۆلەکە وا بیر بکاتەوە کە بۆی هەیە چەکێک لە ژوورەکەدا بێت، جاسوار کرابێت یان نا. زیاتر لە 20 ساڵ دەبێت کۆنگرێس یاسایەکی سەرەکی چەکی تێپەڕاندووە. مۆڵەتی یاسای چەکی ساڵی 1994 لە ساڵی 2004 بەسەرچوو کە لەو کاتەوە تا ئێستا 7 کۆمەڵکوژی لە ئەنجامی تەقەکردن ڕوویان داوە. زۆرێک لە دموکراتەکان دەخوازن یاسای بربەندی چەکی نیمچە ئۆتۆماتیک نوێ بکرێتەوە. ئێمە بەردەوام زیانمان بینیوە لە دەستگرفتی تونند و تیژی بە کۆمەڵی چەک کە تایبەتە بە ئەمریکا. تەنیا لە ئەمریکایە هیچ نەکردنی ئێمە دەبێتە هۆی کوشتنی بە کۆمەڵی منداڵان لە قوتابخانەکانماندا. تەنیا لە ئەمریکایە ئێمە بەرژەوەندی کۆمپانیەکانی چەکمان بەسەر ژیانی منداڵەکانماندا هەڵبژاردووە. وا باوەڕ دەکرێت بربەندکردنی جۆرەی تایبەتی چەک بە تەواوەتی هیچ دەرفەتی دەربازبوونی لە کۆنگرێسی بە زۆرینە کۆماری نابێت، بەڵام گوشاری سیاسی هەروەدێ و زیاتر دەبێت بۆ ئەوەی بڕیارێک بدرێت لەسەر بەرنووسەکانی تر کە کەمتر حیزبین. لە پاش تەقەکردنی بە کۆمەڵ لە زانکۆی ڤیرجینیا تەک لە نیو تاون و کەنەدیکەت و هەروەها لاس ڤێگاس کۆنگرێس هیچ گۆڕانێکی لە یاسای چەکدا نەکردووە، بەڵام قوتابیان لە فلۆریدا و شوێنەکانی دیکە بەڵێنیان داوە کە ئەم جارەیان جیاواز دەبێت.